بە خواردنی ئاوی بامیە زاڵ بەسەر نەخۆشی شەکرەدا. لە ماوەی 2 مانگ بە تەواوی بەسەر نەخۆشی شەکرە زاڵ بن. خواردنی ئاوی بامیە لەلایەن تیمێکی پزیشکی تاقی کراوەتەوە کە دەتوانێت بە تەواوی نەخۆشی شەکرە لەناو ببات. ڕێژەی دەردانی هۆرمۆنی ئەنسۆلین بە تەواوی بەرز کاتەوە. چۆنیەتی ئامادەکردنی ئاوی بامیە: 2 یان 3 بامیە قەبارە ناوەند بهێنن. سەرەوەی بامیەکان ببڕن و بە شێوەیەکی یەکسان لەتی بکەن. بامیەکان بخەنە نێو دەفرێکی ئاو لە پلەیەکی گەرمی ئاسایی دای بنێن و ماوەی 12 سەعات لێگەڕێن لەو پلە گەرمە ئاساییە بمێنێتەوە. دوای ئەوە بامیەکە لە ئاو دەربهێن و لە هەر 24 سەعاتێکدا 2 کوب لە ئاوەکەی بخۆنەوە. دوای 2 هەفتە بەردەوام بوون لەسەر خواردنەوەی ئەم جۆرە ئاوە پشکنین بۆ ئاستی شەکر لە خوێنتان بکەن و بۆتان دەردەکەوێ. ڕێژەی شەکر لە خوێنتان بە ڕێژەیەکی یەکجار زۆر کەمی کردووە.